لا هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵامەتان لێبێ خۆشحاڵم ئەم میوارش بەرنامەی گەرما و گەرمتان پێشکەش دەکەم. نزیکەی هەفتەیەک تێدەپەڕێت بە سەرڕاستباردننی محەممەد عەلاوی بۆ پێکێنانی کابینەی نوێ حکوومەتی عێراق. میکانیزمی پێکێنانی ئەم کابینەیە ئەبێ بە جۆرێک بێ کە لەگەڵ خواست و داواکاری شەقامی عێراقی و لایەنە سیاسەکان و تەنانەت مەرجەعی سیاسی و ئەجندای دەرەکی بگونجێ. هەر بۆیە پێکێنانی ئەم حکوومەتە وەک دەوترێ پێ ناچێت وەکو حکوومەتەکانی دیکە ئاسان بێت، بەڵکو لەوانەیە قورستریش بێت. وی قسە لەسەر پرۆسی سیاسی لە عێراق دەکەین کە ماوەی 3 هەفتەی دیکە ماوە بۆی کە ئەم کابینەیە پێک بهێنرێت. بەڕێز سالار مەحموود ڕایۆشکاری سەرۆکۆمار لە ستۆدیۆ لەگەڵمدایە، هەروەها بەڕێز دکتۆر ئەمیر نامیق مامۆستای زانکۆ لە هەولێرە و لەگەڵمدایە. بەخێر بێن بۆ بەرنامەی گەرما و گەرم. بەڕێز سالار لای جەنابتەوە دەست پێ دەکەم، لەم چەند ڕۆژەدا جوڵەی سیاسی و کەسی لە بەغداد چۆن دەبینن بۆ ئەوەی کە ئەم حکوومەتە خێرا بێتە سەر پێی خۆی و حکوومەت پێک بهێنرێت؟ وەڵا زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ تەلەڤیزیۆنەکەتان. لە ڕاستیە پرۆسی سیاسی لە عێراقا بە دۆخێکی دژواردا تێپەڕێ و تا ئێستا کە نەتوانراوە ئەم کەسێک کە تەکلیف کراوە بۆ پێکێنانی حکوومەت کابینەکەی تەشکیلکە بۆ حکومەی کە شەقام تا ئێستا ناڕازیە لەو بارودۆخەی کە حزبە سیاسیەکان دروستیان کردووە. لەو ڕۆوە پێچێت بارودۆخەکە بە دژواری بمێنێتەوە و دۆخی عێراق لە ڕاستیدا لە دوای 16 ساڵ لە پرۆسی سیاسی استقلاری بەخۆ نەبینی کە ئومێدێک هەبوو لەسەر بنەمای دەستور، لەسەر بنەمای حکوومەت و پەرلەمانی تازە هەڵبژێراو کە لە سای دیموکراسیا بێ بتوانێت ئەو خواستانەی کە هەیە بەدی بێ کە 80 ساڵ لە حکومڕانی پێشووتر مەحروم بوو. پرۆسی سیاسی لە عێراقدا بەدیدی من لە ئێستا لە چەق بەستوترین ساتەکانیدایە، بەو مانایی کە شەقام ڕێگە نادەن حزبە سیاسیەکان پرۆسەکە ئیدارە بدەن و حزبە سیاسیەکانیش کە لەلایەن شەقامەوە هەموو تروحاتەکانیان ڕەفز ئەکرێتەوە قبول بکرێت. بۆیە لەم نێوەندەدا باشترین چارەسەر ئەوەیە کە مهلەیەک بدرێ بەم کابرایی کە ڕاست پێدراوە و خەڵکی تەکنۆکرات لە خەڵکانی ئەکادمی و موسەقەفین و تەنانەت خەڵکی شەقامیش باتە کابینەکەی و لە پەرلەمانەوە متمانەی پێ بدرێ بۆ کاتێکی دیاری کراو، دوای ئەوە ئامادەکاری جدی بکرێت بۆ هەڵبژاردننی پێشوەخت. چونکە ئەوەی کە ئێساکە ئەگوزارێت لە عێراقدا خەڵک بڕوای بە پەرلەمان نەماوە، بڕوای بەم شێوازە لە بەڕێوەبردن نەماوە، پێویستە کات جارێکی تر تۆپەکە بخرێتەوە ساحەی خەڵک بە شێوازێکی دیموکراسی. بۆ مانایی کە نە کودەتا چارەسەرە، عێراق لە تاریخی خۆیان زۆرترین تەجروبەی کودەتای هەیە، نە ئەم شێوازی محاسسەی کە لە عێراقا ئێستاکە پەیڕەوەکرێ و ئەم کەسەشی کە دەستنیشان کراوە تەجروبەی حکوومەت و پەرلەمانی هەیە، بۆیە لەلایەن خەڵکەوە جۆرێک لە ڕەوزکردنی وەرگرتووە. بەڵام ئەینەن مەفەڕ و ناکرێت تەواو مؤسسات بەجێ بهێڵدرێ بۆ ئەو دۆخەی کە هەیە، بەڵکو پێویستەکە چارەسەرێکی مامناوەند بدۆزرێتەوە. چارەسەری مامناوەند بریتە لەوەی کە محەممەد عەلاوی بتوانێت بەدەنگ داخوازەکانی خۆپیشاندەرانەوە بێ و خطابەکەی خۆشی بەو ئاراستەیە لە ڕاستیە ئەو کەسانی ئەوان دیاری ئەەکەن بە هەماهەنگ لەگەڵ کۆمەڵە خەڵکی ترکە دەتوانن کورسایی سیاسیانێت، چکە لە هەندێک لە وەزارەتەکان، وەزارەتی دیفاع، وەزارەتی نەوت، وەزارەتی خارجی، ئەوانە بەڕاستی خەڵکانێکیوە کە ئەزمموی هەبێ. لەو ڕۆوە ئەم ماوە کاتیەی کە دیاری کراوە بتواندرێ کۆمەڵە ئیجراعاتی خێرا بکرێت. ئیجراعاتی خێرا بریتێ لەوەی کە بەتایبەتی ئەوانەی کە دەستیان چۆتە خوێنی خەڵک ڕوبەڕووی دادگا بکرێنەوە. هەندێک مەلەفی گەندەڵی هەن لە ناو قەزا، لە ناو دەستەی دەستپاکی، ئەوانە بجوڵێنرێن و تۆمەتباران تۆمەتەکانیان بەسەردا ساغ بکرێتەوەتە سزای ئەوانە بدرێت کە گەندەڵیان بکرێت. چونکە بۆ نمونە بودجەی گشتی عێراق لە ساڵی 2019 133 تریلیۆن دینار بووە. لەم 133 تریلیۆن دینارە 3 مەکتەب بۆ بەغداد دروست نەکراوە. ئەم پارەیە بۆ کوێ ڕۆیشتوە، بەچی سەرف کراوەوە؟ لە کاتێکە لە بودجەی ئەم ساڵیشە 140 تریلیۆن دینارە، یعنی بە ڕقم بەرزترین ڕقەمە لە تاریخی موازنەی عێراقی، بەڵام گەورەترین مەئسات چاوەڕێی
دۆخی ئابووری عێراق بۆ حکومەی کە ئەمە ناچێتە بابی استثمار و خزمەت گوزاری. بەڕێ سەلار ئەگەر تەماشای پرۆسە سیاسیەکە بکەی لە عێراقدا، عێراق گەڕاوەتەوە بۆ ساڵێک و 6 مانگ بۆ 8 مانگ پێش ئێستا ئەو کاتێک کە لایەنە سیاسیەکان ناکۆک بوون لەسەر ڕاستپاردنی کەسێک بۆ سەرۆکی حکوومەت لەو نێوەندەدا عادل عەبدولمەهدی وەک فریاد ڕەسی قۆناغەکە دەرکەوت. محەممەد عەلاویش هەمان کارکتەرێ بەڵام لە بەرگێکی جیاوازدا نەخێر هەر نەک مەسەلەی کارکتەر و بەراوردکردنی لەگەڵ عادل عەبدولمەهدی خودی عێراق لە پێش مانگی ئۆکتۆبەری ساڵی ڕابردووە زۆر جیاوازە لە مانگی ئۆکتۆبەر تاوەکو ئێستا. ئەو عێراق عێراقێکی ترە و ئێستاکە ئەو حزبانەی کە ئێستاکە حکومڕانن لە ناو پەرلەمانە جارێکی تر بچنەوە بەردەم خەڵک و انتیخابات ببێ بەشی زۆریان ئەو شانسایان نامێنێتەوە. وەم ینی ببینە فشاری خەڵک وای کرد کە حکوومەت ئیستیقالە بکە، فشاری خەڵک وای کردووە هەڵبژاردننی پێشوەخت. ئێستاکە ئەبێ داواکەن و ئیمکانە بێ بکرێ کۆمسیۆنی هەڵبژاردن گۆڕاوە و حزبە سیاسیەکان چەندین مۆرەشەحیان تەقدیم کرد بۆ سەرۆکایەتی کۆمار نەتواندرا تەڕح بکرێ. بۆیە دۆخێکی تازە هاتۆتە پێشەوە. ئەو دۆخە تازە بەشی زۆری شەقام جارێکی تر نەخشەکەی داڕێژێتەوە، خەڵک نەخشەکەی داڕێژێتەوە. بەڵام چۆن بەدیدی من ئەم 16 ساڵە دۆخێک دروستکرا کە ئاسەوارەکەی چند ساڵێکی داهاتوو دەرئەکەوێت. بەڵام ئێمە وەکو هاوڵاتیەکی کوردستان وەکو خەڵکی کوردستان تۆ لە گۆشەنیگای کوردستانەوە سەیری بکەی ئێمە بەشێکین لەم عێراقا و ئەم کەسێک کە ئێستا دەستنیشان کراوە تۆ ناتوانانی داوای پۆستی وەزارەتی لێ بکەی. لە جیاتی ئەوە دەرفەتە داوای استحقاقاتی دەستوری خەڵکی کوردستانی لێ بکەی لە مەسلەی موازنە، لە مەسلەی گەنمی جوتیاران، لە مەسلەی استحقاقی دەستوری ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم، پێگەی پێشمەرگە لە ناو سوپای ئەمنی و سوپای عسکەری عێراقا. ئەمانە ئەبێ بێتە بەشێک لە ئەجندای کوردستان لەگەڵ حکوومەتی کاتی عێراق بۆ ڕێکەوتن وان زەمانکردنی بودجەی کوردستان لە بودجەی 2020 عێراق. زۆر باشە، دواتر بە ورتر باز لەو بابەتاکەین. دکتۆر ئەمیر نامیق مامۆستای زانکۆ کە لە هەولێر و لەگەڵماندای سێ کوچکەی ناوخۆی لە عێراقدا حیزبی سیاسی، خۆپیشاندەر، مەرجەعیەت، ئەم سێ کوچکەیە بڕیار دەوە دەدەن کە کێ دەبێتە سەرۆکی حکوومەتی داهاتووی عێراق. ئێستا لەگەڵ بوونی ئەم کاندیدەدا ئەم سێ کوچکەیە هاوتەریب لەگەڵ یەکدا دەڕۆن؟ بڵێ سڵاو بۆ هاوڕێ کاک سالار، دەستخۆشی بۆ ئەم پرسیارە. دیارە دۆخی عێراق بە دۆخێکی زۆر ئاڵۆز و دەنجاڵ و چەق بەستودا تێدەپەڕێ لە یەکی دەی 2019ەوە تاوەکو ئێستا بەردەوام خۆپیشاندانەکان هەیە و قەیرانەکان قوڵتر بۆتەوە، کێشەکان زیاتر بووە و ئەو داخوازانەی کە شەقام هەیبوو وەکو کێشەی گەندەڵی، کێشەی ئەمنی، کێشەی اقتصادی، کێشەی خەدەمات، کێشەی دامەزراندن و ناڕازیبوون لە سیستەمی حکومڕانی لە وڵاتە ئەوەی کە تا ئێستا زیادی کردووە نەکەمی کردووە. دیارترینیان لەو زیادە ئەو کارەساتە بوو کە دوێنێ لە نەجەف و شوێنەکانی ڕوویدا خەڵکی یەکجار زۆر بوون و قوربانی خۆیان ڕژا. ئەم دۆخە ئەگەر بە زووی چارەسەر نەکرێت کێشەکان زیاتر قوڵ بۆتەوە، ڕەنگە بەرەو ئاقاری زیاتر شەڕی خوێناوە و شەڕی ناوخۆ بۆ ئاراستەیە بڕێ لەبەرەوەی بەشێکی زۆر لە هێزەکانی عێراق بە جۆر لە جۆرەکان بە ناوی حەشدی شەعبی بێ، سەرای سەلام بێ، هەر جۆرێکی تر بێ، هێزی چەکداریان هەیە، میلیشیان هەیە. لەبەرەوەگە دۆخەکەەوە بڕوا ڕەنگە ڕوبڕووی شەڕی ناخۆ و کارەساتی جەرگ بڕوو ناخۆشتر وەزی عێراق بێتەوە. بە تاکید ئێمەش وەکو کورد وەکو هاوڕێ کاک سەلار باسی کرد بەشێکی لەو عێراقا ئێمەش لەوانەیە بەشێک لەو زەرەر و زیانە بەر ئێمە بکێ بە تایبەتیەوەکی پێوەستە بە کێشەی اقتصادیەکان. ئەو سێ کوچکەی کە تۆ باست کرد هەم مەرجەعیەت، هەم شەقام، هەم سیستەمی حکومڕانی بە ئاسانی یەکان گیر نابنەوە، بەڵام دەشبێ دەبێت زۆر لە تەفاهم و تەفاوز لە نێوان ئەو سێ کوچکەی هەبێ. شەقام بە ئاسانی بە کەسێک ڕازی نابن. خواردچەندە عادل عەبدولمەهدی پێما بوو یەکێک لە ڕەمزە باشەکانی عێراق بوو کە زۆرینەی عێراقیان کاتی خۆی لێ ڕازی بوون بە هەرێمی کوردستانیشەوە. بەڵام ئەوەی ئێستاش کە هاتووە محەممەد تۆفیق عەلاوی کۆدەنجێکی لەسرە تا ئاستێک بەڵام تا چەند شەقام پێ ڕازی دەبێت، تا چەند ئەو دەتوانێت داخوازەکانی شەقام بهێنێتە دی و بخەتەنەوە بەرنامەی کاری حکوومەتەکەی، تا چەند لایەنە سیاسیەکان ئەوانەی زۆرنی کورسەکانی پەرلەمانیان هەیە و دەستیان بە سەدەسەڵات و سیستەمی حکومڕانی عێراق داگرتووە، دەستی
ئەو بەڕێزە دەکەنەوە کە بتوانێت حکوومەت تشکیلکە حکوومەتێکی تەکنۆقراتی هەمەلایەنە بێت کە داخوازی خواست و ئارەزوی هەموو عێراقیەکان جێبەجێ بکە. لەبەرەوە پێم وایە لە قۆناغی ئێستادا بەتایبەتی لە دوای ئەو کارەساتێک کە دوێنێ ڕوویدا ڕەنگە ئەو سێ کوچکەیە لە ئاستی پێویست نەبێ و بتوانێت ئەو هەماهەنگیە بەو شێوە معقولێتە جێبەجێ بکە ئەگەر هەموو لایەنەکان ڕۆحی تەسعیە و دان بە خۆداگرتنیان نەبێ چاڕوان هەڵبژاردننی داهات یا هەڵبژاردننی پێشوەختە نەکەن. چونکە عێراق جگەل لەوەی ئەو چێشە ناوخۆیە خۆیان هەیە دەناڵێنی بە هەموو قەیرانە سیاسی و ئابووری و سەربازی و ئەو ئەمنیەوە، بەڵام تداخلاتی نێودەوڵەتیشیە تداخلاتی ئیقلیمی هەیە و کارێکی ئاشاڵ نەگرێت تا ئەو لەحزەیەژەکە تۆ دیقەت کەیت ئاسمانی عێراق ئەوەندەی بەدەست ئەمریکیەکان و ئەوەندەی ئەمریکیەکان زاڵن بەسەر ئام ئاسمانی عێراق ئەوەندە ڕەنگی عێراق خودی خۆشی بۆ شێوازە ئەوەندە زاڵنەوێ بەسەر ئەو ئاسمانە و کۆنتڕۆلەکە وەکو سیادە و خاچی عێراقی وەکو خاک ئەوەندی ئێرانیەکان زاڵن واتە بە کەیفی خۆیان دەتوانن چی بکەن و چ بڕیارێک بدەن تا ئاراستێکی زۆر توانیوانەوە بکەن. واتە سیادەی عێراق بەرەو لاوازی بووە جگە لە دەوڵەتەکانی تری ئیقلیمی لەو نێوەندەدا کە ئەوان بە جۆرە جۆرەکان دەستیان تێدا هەیە. واتە ئەو ئاراستانەی کە ئێستا هەیە چه ئاراستی شەقام چه ئاراستی حەزابە پارتە سیاسەکانی عێراق چه ئاراستی حکومڕانیش بەداخەوە زۆر ئاڵۆزە جەنجاڵە و کێشەکانش هەمەلایەنەیە زۆر برد و محەممەد عەلاوی علمی بۆ نەکرێ بە ئاسانی چارەسەر بکرێ. دکتۆر محەممەد عەلاوی تا چەندە ئەتوانێت وەڵامی پرسیارەکانی ئەم قۆناغە بداتەوە؟ محەممەد عەلاوی بێ محەممەد تۆفیق عەلاوی بێ هەر بە ڕێزێکی تر بێ کە کاندید بێ بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەگەر هەوڵ نەدا بە شێوەیەکی جددی و عملی هەنگاوی بە پەلەو خێران نەنێ لە بەرنامە و کاری و کارنامەی ئەم حکوومەتەی عێراق بۆ داهاتوو کە تشکیلی دەکا بەشێکی زۆر لە داخوازیەکانی شەقام جێبەجێ نەکا ڕەنگە نەتوانێ ئەم دۆخە بە ئاسانی هێوە بکاتەوە ڕەنگە ئەو لە بەرنامەی دابێ بەڵام ئەجددای خۆپیشاندانەکانیش هەمووی خۆڕووسک نییە ڕەنگە بەشێکی دەستیشی تێدا هەبێ هەوڵێکیش هەبێ و زۆری بەپەرزدانەوەی خۆپیشاندان بەو شێوە خراپەی کە دوێنێ کراوتە لە ڕۆژانی ڕابردوو کرا وەکو بەسم کە زیاتر نزیکەوە بەرەو پێچ بانگ دەچێت ئەم حاڵەتانە هەیە و نەتوانراوە دەنجی شەقام کە بکرێتەوە یا کەم بکرێتەوە واتە تەنها خوڕسک و تەبیعی نییە پێم وایە ڕەنگە لێرە و لێرە دەستی تێدا بێ لەبەرەوەی ئاسان نییە محەممەد تۆفیق عەلاوی ئەگەر هەم ئیتفاق و هەماهەنگیجێکی نێودەوڵەتی و ئیقلیمیشی لەسەر نەبێ و ئیتفاقاتێکی کۆدەنجی هەموو لایەنە سیاسەکانی عێراقی لەسەر نەبێ یاخود زۆری لەسەر نەبێ ڕەنگە ئاسان نەبێ بتوانێت کارنامەکەی وەڵام دەرەوەیەکی بەهێز بێ بۆ ئاست و خواستی شەقام و لایەنە سیاسەکانی عێراق. بەڵێ دکتۆر ئەمیر باست لەوەکە کە چاڕوان نەکرێت شەڕێکی ناوخۆی لە عێراقدا هەڵبگیسێ بەهۆی ئەم بارودۆخەوە پرسیارەکە ئەوەیە مەبەست لەوێ شەڕی ناوخۆی سەرتاسەری بێ لە عێراقدا یاخود شەڕی نێوماڵی شیعە بێ شەڕێکی شیعی بێت؟ ئەوەی کە تا ئێستا دەگوزارێ لایەنە شیعەکان بۆ یەکەم جار لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە لە 16 ساڵی ڕابردووی لایەنە شیعەکان ڕوبڕووی ململانی و ئالۆزیی سەرسەخت بوونەتەوە ئەوەی کە ئێستا دەگوزارێ ئەگەر مەرجعیەت و ئێرانیەکان و یاخود ئەوانەی کە مەسەبی شیعەگەری زاڵە لە سەریان وڵاتان ئەگەر ئەوان زوو نێنە سەرخەت ڕەنگە ئەو شەڕە ناوخۆیە زیاتر لە نێوان هێزە سیاسەکانی شیعە بە بۆ چۆنی من ڕوو بداتن. بەڵێ بەڕێز سالار باسی سێ کوچکەی ناوخۆی باکرد حیزبی سیاسی لەگەڵ خۆپیشاندەر لەگەڵ مەرجعیەتە بە حکمەوەیەکەوە لە بەغدان محەممەد عەلاوی دەتوانێت سەرنجی ئەم سێ کوچکەیە بۆ خۆی ڕابکێشێت و لە نێوان هەرسێکیاندا بتوانێت هەمیان ڕازی بکات؟ پێم وایە دۆخەکە ئاسان نابێت بۆ مانایی کە لە نێوان حکوومەت و خۆپیشاندەران یا حیزبەکان و خۆپیشاندەرانە حکوومەت زۆر گوتاری لاوازە و ئەوەی هەیە پەرلەمانێکی محاصەی حزبیە و شەقامیش زۆر ناڕازیە لە ئەدایی دوجار ئەم کابینەیە ئەبێ بە فلتەری پەرلەمانە مڕوە و حزبەکان پێچێت دەرسیان لە گوتاری و پەیامی خۆپیشاندەران نەبینی بێ تا ئێستاکە بۆیە مل نەدراوە بۆ کۆمەڵە ئیسلاحاتی جددی بۆیە ئاسان نییە مەسەلەی پەسەندکردنی کابینەکەش لەلایەن محەممەد عەلاویەوە بەڵام مەرجعیەت دەورێکی گرنگی هەبووە لەوەی کە نەیەڵێ دۆخەکە بگاتە شەڕی ناوخۆ بەڵام خۆش دەزانی مەرجعیەتیش لە کۆمەڵێک وێزگەیە دەستەوەسان بۆ کە تۆ ئەبینی لە عێراقا زیاتر لە
600 کەس کوژراوە و 10,000 بریندار هەیە، هەندێک لە بریندارەکان سەقەت بوون و چەندین شار و شارۆچکە بینای گشتی و بینای تایبەتی تیاسووتێنراوە. دەبوو بڕیارێکی حاسمانە ئەگەر مەرجعیەت گوێلێگیراوی یەکلاکەرەوە بێت، دەبوو بڕیارێکی حاسمانە تری بدایە سەبارەت بە پرۆسی سیاسی لە عێراقا. دۆخەکە بە گشتی ئەتوانم بڵم دژوارە بەو معنایی عێراق لە تاریخی خۆیان ینی بە تونێلێکی وە تەسک و تاریکدا تێنەپەڕیوە، چونکە ئومێدێکی زۆر زۆر هەڵبچندرا بوو کە لە سایی جارێکی تتەکی دەکەمەوە پرۆسی دیموکراسی و هەڵبژاردننی ئازاد و سایی دەستورە بتوانرێت سەروەت و سامانی ئەم وڵاتە بۆ خێروبێری خەڵکەکەی تەرخان بکرێت کە بۆ جۆرە نەکەوتەوە. و عێراق ئێستا ساحەیەکە کە ئەتوانم بڵم ململانی ئەقلیمی و دەولیش دەوری تێدا هەیە کە هەموو ئەمانە بارگرانی لەسەر خەڵکەکەی لەسەر سەروەتی و سامانی مادی و معنەوی دروست کردووە. هەموو ئەو ڕێوشێنانە وا ئەکاکە لە ڕاستیدا ئێمە بەرچاومان ڕوو نەبێ، بەرچاومان ڕوو نەبێ بەوەی کە واقعی بین لەسەر ئەو بارودۆخی لە بەغدا گوزەرێ. من ئەوەندەی لە بەغدا سەیری بارودۆخکەکەم خەڵک ناحەقی نییە خۆپشاندانەکە، خەڵک ناحەقی نییە ناڕازیە لەم پرۆسە سیاسیە، خەڵک ناحەقی نییە کە بەڕاستی بە تونترین شێوە ڕوبەڕووی دام و دەستگاکانی دەوڵەت بێتەوە، چونکە کاتێکە بینی کە بودجەیەکی گەورە لە بەردەست حکوومەتدایە و ڕنگدانەوەی لەسەر خزمەت گوزاریەکان نییە، خەدەماتی ئاو و کارەبان نییە، شارەوانی نییە، لە بەرامبرشا کاتێ داوای ئەو خزمەت گوزاریان ناکە حکوومەت خزمەت گوزاری ئەنتەرنێت و سۆسیال میدیا و چی و ئەوانەی لێ ئەبڕێ. واتە ئێستا حکوومەت کەوتووەتە سەنگەرێکە و خەڵکیش کەوتوەتە سەنگەرێکە. ئەمە دۆخێکی زۆر زۆر دژواری دروست کردووە. بۆیە بەم عەقلەتەش پرۆسی سیاسی بەردەوام نابێت لە عێراقا و لایەنەکان ئەوەندەی مەسەلەی مەزهەبی و مەسەلەی تایفی و مەسەلەی ناوچەگەرێتی ڕەچاوەکان مەسەلەی دەستگرتن بە دەستور و بنەماکانی دیموکراسی و ڕەچاو ناکەن و پەرلەمان یاسایەک دەرئەکا لە دژی یاساکەی خۆی یاسایەکی تر دەرەچێنێ یان یاسایەک دەرەکا و دوای فترەیەک بەتاڵی ئەکاتەوە. هەموو ئەمانە وای کردووە کە خەڵک بێ ئومێد بێ. بۆیە بیر لە گۆڕانکاری ڕیشەیی لە پرۆسی سیاسی لە عێراق کراوەتەوە، گۆڕانکاری ڕیشەیی جیاواز لەو مۆدێلی کە 16 ساڵە حکومڕانی کرد. گۆڕانکاری سیاسی ڕیشەیی مەبەستان لە چی یانی کە لە عێراقدا بیر دەکرێتوانی ئەم بورکانی کە لە عێراقدایە هەنی دەبێت بتەقێتەوە و زەمینەیەکی تر لەبار دروست بکرێتەوە بۆ عێراقیەکان؟ لە ڕاستیدا مادام قسە لەسەر ئەوەیە کە لە سایی یاسایەکی نوێی هەڵبژاردنە بە سیستەمێکی نوێی هەڵبژاردن بکرێتەوە، ئەو قۆناغی محاسسەیە کۆتایی پێدێ و بە ڕێی من گۆڕانکاری بنچینەی ڕووەدا لە پێگەی لایەنەکان لە هەڵبژاردننی ئایندا و بە تایبەتی ئەم جارە بەپێی سیستەمی هەڵبژاردنەکە یاسای هەڵبژاردنەکە فرد تاکە کەس ڕۆڵی گەورە ئەبینێ نەک لیستی حزبی، تاکە کەس ڕۆڵی گەورە ئەبینێ و دەرفەتی زۆرتر بۆ ئەوانە بێنە پێشەوە لە هەڵبژاردندا. واتە ڕاستە دابەشبوونێکی زۆر لە ناو پەرلەمان دروستە بێ، بەڵام هەر کارێکتەرێکی پەرلەمانی پێگەیەکی زیاتری خۆی و ئیرادەیەکی قانونی زیاتری خۆی ئەبێ. بۆیە ئەم گۆڕانکاری کامیان بۆ عێراقیەکان باشترەکە حیزبە سیاسیەکان بەهێزتر بنیە ئەم کەسایەتە سەر بەخۆیانەیە خودم کەسایەتیان جا هیچ حکومڕانیەک و هیچ مۆدلێکی دیموکراسی بەبێ حزب نابێ. حزب ئەبێ هەبێ، بەڵام حزب بێ لەسەر بنەمای ئەو ئەهداف و ئامانج و ڕێوشێنە قانونیانەی کە دەبێ کار بکە. بەڵام ئەمڕۆ بەداخەوە لە عێراقدا حزبەکان بوون بەبار و زیاتر ینی لە پرۆسەی دیموکراسیە جەنابەت پیاوێکی دنیا خوێنیتەوە. بۆ نمونە لە ئەو وڵاتانەی کە فرەنەتەوەن، فرە ئاینن، فرە مەزهەبن، فرە تێکەڵەیەکن لە ڕەگەزی جیاجیا، ئەمە لە چوارچێوەیەکی دیموکراسیە بێتە تابلۆیەکی ڕەنگین و مای گەشەکردن و بەهێزی. بەڵام لە وڵاتانی وەکو عێراقا بە حکمی مۆدێلی دیموکراسی تیا قاڵ نییە، بۆتە باعیسی دابەشبوون ناوچەگەرێتی، عەشیرەتگەرێتی، تایفەگەرێتی، نەتەوەچێتی، ئەمانە وای کردووە دابەشبوونێکی زۆر زۆر بێتەکایەوە. حزب لە جیاتی بێ ئەمانە جارێکی تر یەک خاتەوە فۆرمۆڵێکە بۆ مۆدلێک کە مۆدلێکی نیشتیمانی بێ، حزبەکان حزبی نیشتیمانی بن، هەموو لای خۆی تا بینێتەوە، حزبەکانی لەسەر ئەساسی عەشیرەت و ناوچە و تایفە و مەزهەب و نەتەوە دامەزراوە. لەبەر ئەوە ئەمە دابەشبوونێکی چەند لایەنەیە لە عێراقدا و کاریگەری لەسەر دامەزراوەکان دروست کردووە. ئەم مۆدلە لە
یاسای هەڵبژاردنە ئەگەر بێت و بە شێوازێکی مەدەنی زیاتر پەیڕۆ بکرێت لەوانەیە قۆناغێکی تازەتر بەڕێی من بێنێتەکایەوە. لە قسەکانی پێش تاماژت بۆ داکە مەرجعیەدە و ڕۆڵی جارانی نەماوە حکوومەتی ژە و هیدەی نییە ئەو مەکانەتی نییە کە هاوڵاتیانی عراق جوولێ بگرن پرسیارێک ئەمێ لەسەرەوە بکەین ئێستا لەم قۆناغەدا عراقیەکان گوێ لە کێ دەگرن بە قسەی کێ دەکەن لە ڕاستە من ناڵم مەرجعیت کاریگەری نەماوە مەرجعیت کاریگەری ماوە بەڵام لە بەرامبەر ئەو هەموو خوێن ڕشنە لە بەرامبەر ئەو هەموو سوکایەتی بە خەڵک ئەکرێ دەبوو هەڵوێستی ڕادیکالتر بواە سەبارەت بە هەڵبژاردننی پێشوەخت سەبارەت بە گۆڕانکاری لە حکوومەتدا و سەبارەت بە بەدەنگەوە هاتنی داخوازی خۆپشاندەران و ئەو مەسەلانەی ئەو مەلەفانەی بە تایبەتی پەیوەستە بە سزادانی ئەوانەی گەندەڵیان کردو لە عراق چونکە مەلەفی گەندەڵی لە عراق لە ڕاستیدا بە حکمی ئەو بوجە گەورەیە مەلەفێکی مەترسیدارە بۆ مانایی کە داهاتی خەڵک زۆر بەفیڕۆ دێەوە هەندێک جار واتە سەورەکێ بەشێک لە بوجەی عراق لەوانەیە بۆ ئەو ململانی ئەقلیمی و نێودەوڵەتی کە هەیە سەرفە بێ و ئەچێتە بەرژەوەندی ئەوانەوە. زۆر باشە گفتوگۆکەمان بەردەوامە بێ لە دوای ناوبڕێک قسە لەسەرواکەین کورد چ پێگەیەکی ئەبێ هەبێ لە کابینەکەی محەممەد تۆفیق عەلاویدا لەگەڵماندا بمێننەوە. ئۆفرێکی ناوازە لە قەیوان سیتیەوە ئێستا لە قەیوان سیتی ببە بە خاوەنی شوقەیەکی کۆڵەتی بەرز و سەردەمیانە پەلە بکە و سوودمەند بە لە ئۆفەری کڕینی شوقە بە قیستی 6 ساڵ ڕوبەری شوقەکان 180 مەتر دووجایە پێکاتوە لە 3 ژووری نووسن ژووری میوان و نان خواردن 2 مشتەمەلات گەنجینە مەطباخ 3 باڵکۆن کە بەسەر دیمەنی جوانی شاری سلێمانی داڕوان باڵەخانەکانی قەیوان سیتی سیستمی ئاگرکوژانەوە و غاز و سەتەلایتی مرکزی تێدایە و 2 ئاسانسۆر بۆ هەر باڵەخانەیەک دانراوە و تێیدا ڕەچاوی بەرزترین کاریگەریەکانی بۆ مەلەرزەکراوە تەواوی باڵەخانەکان بە مەبەستی پاراستن لە سەرماوگەرما بە کەرەستەی گونجاو ڕووپۆشکراوە ئەم دەرفەتە لە دەستخۆت مەدە و لە قەیوان سیتی بە پێشەکێکی گونجاو و بە قیستی درێژخایەن ببە بە خاوەنی شوقەیەکی هاوچەرە. جارێکتر سڵاوتان لێبێ دکتۆر ئەمیر نامێق کورد دەبێت چۆن مامەڵە لەگەڵم قۆناغەدا بکات یاخود پرسیارەکە ورتر بکەینەوە کورد چ داواکاریەکی ئەبێ هەبێ لە کابینەکەی محەممەد تۆفیق عەلاویدا. بڵێ ئەوەی کە زۆر گرنگە لەو قۆناغا کورد پێویستە یەک ڕیز بێ یەک گوتار بێ بێلایەن بێ و خۆی ئامادە بکە بۆ هەموو ئەگەرەکان بەر لەوەی وەڵامی پرسیارەکەت دەمەوە چ داواکارە چێ بێ بۆ کابینەکەی محەممەد تۆفیق عەلاوی دەمەوێت ئەوە بەبیر بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان بێنمەوە بەداخەوە ئێمە ئەمە 3 کابینەیە لەم خولە ئەم جارەوە 2 کابینە لە خولەکەی پێشتر سەردەمی حەیدەر عەبادی لە کاتی تەشکیلکردنی حکوومەتەکەی حەیدەر عەبادی لاەنە سیاسەکان بە پێویست یەک ڕیز نەبوون هێشتا خەریکی کۆبنەوە بوون حکوومەتەکە تەشکیل دەکرا و نەتوانرە لە ناو کارنامەکەی حەیدەر عەبادی بە پێویست داخوازەکانی خەڵکی کوردستان و یەخود هێزە سیاسەکانی کوردستان و سیستەمی حکومڕانی لە کوردستان و ئێمە چیمان پێویستە پێی دەستوری عراق لە تواتجێوەی دەستوری عراق لە کارنامەکە جێ بکەینەوە ئەوەندەی بیر لە پۆست دەکرایەوە لەو کابینەی خولی ڕابردووش کە عادل عەبدولمەهدی کان دیتکرا دیسان کورد یەک ڕیز نەبوو بە پێویست نەبوو ئەوەندەی شەڕی پۆست دەکرا کام وەزارەت بۆ کاملایەن بێ ئەوەی بیلۆ نەکراوە لە کارنامەی حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی چی بکرێ و ئێمە چۆن شوێنی با بڵێن پێگەی داخوازەکانی کورد لە کارنامەکە بکەینەوە ئێستاش کە محەممەد تۆفیق عەلاوی کە کاندید کراوە بۆ تەشکیلکردنەوەی ئەو کابینەی جاو کابینی ئێستا ئەو حکوومەتی ئێستا حکوومەتێک تەکنۆقرات دەبی حکوومەتێکبی بە زۆر لە زۆرەکان بە فەرمونەوە ڕۆژێکی تر پێم وایە دیسان بە زۆر لە زۆرەکان نەختێک بە حاسی هەر تێدا دەبیتن ئەوە نییە تێدا نەبیتن دیسانەکە ئەوەی من هەستی پێ دەکەم بەداخەوە لە کوردستان هەست بە یەک ڕێزێکی باش ناکەم هەست بە ئامادەکارێکی دراسە بۆ کراو ناکەم کە ئێمە کورد چیمان دێ لەو کابینەیە ڕاستە تەفاوسە بۆ گفتوگۆ هەبووە و لە بەغدا
بەتایبەتی جەنابی سەرۆک کۆمارکە کورد ڕۆڵی کاریگەری هەبووە لە ماوەی لەو خولەی ڕابردوو بۆ داخوازەکانی کوردستان و لەو خولە توانرا موچەی فەرمانبەران تا ئاستێکی باش بێتون وەک بەشێک لە بودجە و کۆمەڵک مەشاکلتر وردە بەرەو حلبوون بڕۆ هەندێک لە مفاوەزاتەکان بەرەو پێشچووە. بەڵام ئەوەی ئێستا دیسانەکەگەرەوە سەیری سۆسیال میدیا و سایتەکانی ئەنتەرنێتکەن لایەنگرانی ئەو پارتە سیاسیانەی کە لە کوردستان هەیە و سایتە سێبەرەکانی حەزابە سیاسیەکان ئەوەندەی خەریکی یەکترین و یەکتر شکاندنن، ئەوەندە خەریکی یەکتر قبولکردن نین، ئەوەندە خەریک بیر لەوە ناکرێتەوە چۆن کارنامەیەکی هاوبەش هەبێ بۆ کارنامەیەکی هاوبەشی دراسە بۆ کراوی هەموو لایەنە هێز و لایەنە سیاسیەکان هەبێ بۆ یەک ریزی و یەک گوتاری بۆی جێگی بگرێتەوە لە کارنامەی ئەو حکومەتەی عەلاوی. و حتا گۆڕانکاری خێراکانی ناوچەکە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەگەمە سیاسی نەدوڵەتەکان ئەوەندە من هەست پێی ناکەم، بەڵام کە بۆ وەڵام پرسیارەکەت زارشکە تاکید دەکەمەوە دەبێت کورد بەپەلا کۆبنەوەی لوتکە بکە و کارنامەیەکی هاوبەشی هەموو لایەنە سیاسیەکان و حکومڕانی کوردی هەبێ. ئێمە لە چوارچەوەی دەستوری عێراق کێشەی بودجە، کێشەی مادەی 140، کێشەی پێشبەرگە، کێشەی موچەی فەرمانبەران و کێشەی ناوچە کوردستانی کێشە لەسەرەکان دەبی زەختی لەسەر بکرێتەوە و پەیوەندی دیبلۆماسیەکان و ئەو قۆناغی ئێستا ئێمە کە تێیدا دەژین تا چەند هەوڵدراوە داخوازەکانی گەری کوردستان لە 16 ساڵی ڕابردوو یاخود ئەوەی کرد لە دەستور کە پەسەند کراوە لە دوای دەستورەوە چەندی جێبەجێ کراوە چەندی جێبەجێ نەکراوە. من پێم وایە فرسەتێک هەیە لە بەردەم کورد. ئێمە بینیمان لە داخل چەند ساڵی ڕابردوو بەداخەوە خۆ ئێمە گەلی کوردستان ڕۆڵی کاریگەر و پشتی شێری بەردەکەوت لە دوای پرۆسی ئازادی عێراقی. هێزی عێراقیان بە پێویست نەبوون، کورد ڕۆڵی کاریگەری هەبوو لە دامەزرانەوەی دەوڵەتی نوێی عێراق. بەڵام هەر کاتێک عەرەب لە نێوان خۆیان و سونە و شیعە و لایەنەکان ترکیە گرتوو بن تەبا بوو بن، ئێمە بە پێی پێویست تەبا نەبووبین زەرەرمان کردووە، مافەکانی ئێمە بە پێی پێویست نەدراوە پێشێر کراوە. ئێستا وەزی عێراق شلۆقە و هەمیان چاوێن لە کوردە بە پێی پێویست ئێمە هاوکاریان بین بۆی ئەو دۆخەیە وەرکەینەوە. من بەڕێم ببێ سەقفەکی زەمەنی بەبێ مقابل هەندە ڕۆڵ هەیە نەبینین. هەرچی کێ گەلی کوردستان پێویستە ئەو فرسەتە بقۆزێتەوە نەکەم فرسەتە بقۆزێتەوە لە بەرەوەی بە حەسکەین مەشاکل لە عێراق بێت. نا هەوڵ بدەین عێراق مەشاکل نەبێت دۆخەکە ئارام بێتەوە، بەڵام لەم نێوەندەشدا مافی خۆمانە ئیتر بەس بێ لە چوارچێوەی دەستوری عێراق بەتایبەتی مادە 140 و ناوچە کێشە لەسەر کوردستانیەکان مەسەلەی اقتصاد بودجە و ئەو بودجانی کە بافی خۆمانە لە دەستوردا جێکرێتەوە و موچەی فەرمانبەران بەپەلا کار لەسەر بکرێت و ئیشی لەسەر بکرێ و ئەوەی پەیوەندی بە تەکنۆلۆژیای سەربازی و لارەکانی تری سەحی و ژیانی کۆمەڵایەتی ژیانی ئینسانەکانی کورد هەیە وەکو هەر تاکێک لە ئاستی عێراق ئێمەش ئەو مافانەمان هەبێ وەکو کورد پێویستە کار لەسەر بکرێت و جێگی بکرێتەوە لە کارنامەی حکومەتەکەی عەلاوی. زۆر باشە بەڕێ سالار، کورد لەم حکوومەتەدا وەک دکتۆر ئەمیر باسی کرد لە کابینەکانی پێشوودا کەمترین پرسوڕای پێکراوە. بۆم کابینەیە شەروا بێت بە دڵنیاییەوە کورد لەم کابینەیە ئەبێت لە ڕووی واقعیەوە سەری مەرجانە بکە بۆ پێکێنانی کابینەکە پێک دێب. من لێرەوە لە ڕێگەی تەلەڤیزیۆنی گەلی کوردستانەوە پێشنیارەکەم بۆ ئەکادیمیست و مامۆستایانی زانکۆ ڕۆشنبیرەکان و ئەو ژن و پیاوانەی کە خۆیان بە شایستەیی ئەبینن لە کابینەی داهاتووی حکوومەتی عێراقی کە بە سەرۆکایەتی محەممەد عەلاوی پێکەهێنرێ سیڤی خۆیان تەقدیم بکەن. سیڤی تەقدیم بکەن چونکە بە پێی میهانیەت و بە پێی سیڤی واق بڕیارە هەڵسەنگاندن بۆ وەزیرەکان بکرێ، بەڵکو بتوانێت لە ڕێگەی میهانیەتەوە ئەم کارە بکرێەوە چەند وەزیرێکی کورد پیشەیانە بڕۆن ئەگەر بە فلتەری حەزبیشانە بێ بە فلتەری کەفاعەتی تەواوەتی و لە ڕێگەی سیڤیەوە بڕۆن منافەسە بکەن و تەقدیم بکەن، چونکە ئێمە قەدەرمان بۆ ئایندێش هەر ئایندەی نزیکیشە لەگەڵ عێراقەیە و بە ئەستحقاقی خۆمان هەیە، حکوومەتی ئیتیحادی شەراکەتی کوردی تایە و بۆیە گرنگن ئەم جارە پێگەی کورد وەکو خۆی هەبێت لەناو حکوومەتەکەی ئەگەر کاتیژە بۆ مانایی کە وەکو ئەم کابینەی عادل عەبدولمەهدی غەدر لە کورد نەگەی کە غەدر لە کورد کرا بەپێی ژمارەی کورسیەکانی لە پەرلەمان و پێگەی دەستوری کورد لە عێراق وەکو نەتەوەی دووەم وەکو پێویست وەزیری نەدرایە. بۆیە ئەگەر بێت و کورد خۆشی ئەوەی کاگدکتۆر ئەمیر وتی لە کوردستانەوە مەطبەخێکی هەماهەنگی سیاسی قانونی نەبێ، هەر کەسێکیش بنێریتە ئەوێ بێ پشتیوانی بێت ناتوانێت پارێزگاری لە دەستکەوتەکان کە و ئەوانەشی کە هیوا ئەخوازر لە ڕێگەی حکوومەتی عێراقیەوە بەدی بێ و بگاتە ئامانج. بۆیە پێویستەکە
لە بەغداد یەک تیم هەبێ و لێرەش مەطبەخێکی سیاسی قانونی هەبێ پەرلەمان و حکوومەت و سەرۆکایەتی هەرێم سەرپەرشتی بکەن بتوانرێت لە 16 ساڵی ڕابردوو ئەم بەشداری کورد لە حکوومەتی عراقیدا تۆ هەستت بەمە کردووە نەخوانیوت ئەمەی کردێت بۆم خۆناغا ئەتوانی ئەمە بکات ئاسانە ئەگە بەرژەوەندی کەسی ئەگە بەرژەوەندی حزبی ئەگە بەرژەوەندی ناوچەی بەلاوە بنین ئاسانە بەلاوە ئەندرێ نەخێر لەبەر ئەوەی ئیسەخۆ دۆخی کوردستان واقعەکە ئەمە هەر بۆ کورد وایە یاخود بۆ نمونە بۆ شیعە ژوایە بۆ سوننە ژوایە جا مشکلەکە ئەوە عەرەبەکان ئەڵێن ئێمە پەرتین و کوردەکان یەکن شیعەکان ئەڵێ ئەوە سوننە و کورد یەکن ئێمە پەرتین سوننە ئەڵێ شیعە و کورد یەکن ئێمە پەرتین ئێمە ئەڵێن عەرەب خۆیان نیەکن ئێمە پەرتین لە ڕاستیشە هەموویان پەرتن هەموو لایەک پەرتن هەر بۆشە دۆخەکە بۆ جۆرەیە بەڵام مەسەلەی کورد لە ناو عێراقا و پرسی هەرێمی کوردستان لە ڕووی دەستگیریەوە لە عێراقدا زۆر جیاوازە لەوان ئێمە هەمانە و نیمانە لە سایی ئەم دەوڵەتەدا ئەتوانین محافەزە لە بوونی خۆمان بکەین پارێزگاری لە بوونی خۆمان بکەین و هەوڵ بدەین جینۆساید نەکرێنەوە و بیرت نەچێت ئەم کیانەی ئێمە کە کیانێکی نادەوڵەتی وەکو هەرێمی کوردستان بەشێکە لە عێراقی ئیتیحادی و وڵاتانی مانتیقاوە بەشێک لە وڵاتانی زلهێرزیش وەکو پێویست چاویان بەم ئەزمونە نایەوە ئەم خاوەندارەتی خۆشمان ئێمە وەکو پێویست بەڕاستی پارێزگاری لێ ناکەین بەوەی کە بەرژەوەندی باڵای گەلی کوردستان بخێنە سەروی بەرژەوەندی حزبی و کەسیەوە ئەمە دەردێکی ئەزەلیە خۆ ئێستا ئەم بەرنامەیە سەدان کەس هەزاران کەس هاتوونەتە ئەم بەرنامە ئەم قسانە کراوە بەڵام خەڵکی کوردستان حەقی خۆیەتی گلەیمان لێ بکە ئەڵێ هەمومان ئەو قسانە ئەزانین مەل عەمەل هەمووی هەر قسایەکە کردار گرنگە لەو ڕۆوە لە ڕاستیدا دۆخی سیاست بەم جۆرەیە ئێمە کەوتیتە ناو بارودۆخێکی زۆر عاڵۆزەوە بەڵام من وەکو کەسێکە لە بەغدای شەکە ئەوان لە عێراق لە عێراق ڕەچاوی مەرگەساتەکانی کورد ناکەن هەنی بۆ نمونە من چەند جار تۆ بینم یا هەندێک کەسی دیکە بینم لە ناو ڕووفاتەکانی ئەنفالان شوێن بە شوێن ئەگەڕن ڕووفاتە دۆزنەوە هەنی ڕەچاوی قوربانیانی ئێوە ناکەن کورد بۆ عێراق بۆ کوردستان خۆی مەسەلەی گۆڕە بە کۆمەڵەکان مەسەلەی هێنانەوەی ئێسک و پرووسکەکان مەسەلەی DNA وەکو پێویست لە ڕەشاوەکرێ کاتی خۆت قدری زامەکانی خۆت نەگری خەڵکیش استعدادی نییە هەرچەنە لە ڕووی دەستوریەوە واجبیانە واجبی حکوومەتی اتحادیە قەرەبووی کەسوکاری ئەنفال و کیمیابارانی هەڵەبجە و قوربانیانی قڵاتجە و بارزانیەکان بکاتەوە بەڵام تا ئێستا نەکراوەتەوە و ئەمە نەبووتە بەشێک لە پێشمەرجی بەشداریکردنی کورد لە حکوومەتی لە کوردستانەوە قدری هێنانەوەی ڕووفاتەکان نەگیراوە وەکو باسیشم کرد ینی تۆ خۆت مەیدانیە لەگەڵ ئەو پرۆژەی ئەستا دوێنێ معنی باش بوو ئەو قسەیەت کرد جەنابەت ئەمە شەر بەشەکە لەم تەوەرە لە ڕاستیە دوێنێ من چوومەتە پەیمانگای پزیشکی دادوەری بەغدا 170 ئێسک و پرووسکی ئەنفالەکانمان لەوەیە پشکنین و جیاکردنەوەکان تەواو کراوە بەڵام DNA ناکرێنەوە ئەو 170 کەسە نازانی مناڵی کێن خوشکی کێیە دایکی کێیە بۆ لەبەر ئەوەی لە ساڵی 92 کە حکوومەتی کوردستان دامەزراوە تاوەکو ئەمڕۆ پرۆسەی DNA عینە سەمپڵی کەسوکاری ئەنفالەکان وەرنەگیراوە کاتێک کە گۆڕێک هەڵە دەیتەوە عینەی ئێسک و پرووسکەکانیش وەرەگری سامپڵیان وەرەگری متابقەیەکەی لەگەڵ ئەمانە ئەمجا ئەزانی ئەمە مناڵی کێیە ئەمە ئامۆزای کێیە ئەمە کوڕی کێیە ئەمە کچی کێیە کە ئەمە ناکرێ ئەمە ئجحافێکی گەورەیە بە قانون بە ئینسانیەت چونکە بەپێی یاسای گۆڕە بە کۆمەڵەکان دەبێت ئەم پرۆسانە ئەنجام بدرێت ئەم ئەرکە لە ئەستۆی هەردوو حکوومەتە حکوومەتی هەرێمی حکوومەتی ئیتیحادی بۆ مانایش کە ئێمە دەرز لە مێژوو وەرناگرین هەر دوێنێ ئەو ڕەفەی کە من ئەمبینی وەچووم سەردانم کرد ئەمە ڕەفەی ئەنفالەکانە تەرم بە تەرم هەڵگیراوە لەو لاشەوە ڕەفەیەکە هی ئێزیدیەکانە لە 1970 ئەم بۆ 2014 واتە کورد ینی حتمێتی تاریخە نازانم زوڵمی مێژووە چییە هەموو جارێک ئەمە بەم بەسەرمانە بێتەوە یعنی هەم ڕەفەیەکی ئەنفالەکان لە تۆبی عەدلی بەغدا ڕەفەیەکی ئێزیدیەکان لە ڕەفەیەکە و لە ناو پزیشکی کەم تەرخەمەلەوە ئێوە لە بەغدا سەرۆکۆمار لە بەغدا هەمومان لە هەرێمی کوردستانەوە کەم تەرخەمەکە یاخود ئێوە هەمومان هەرچەنە سەرۆکۆمار ئەتوانم بڵێم یەکەم سەرۆکۆمارە کە سەردانی گۆڕە بە کۆمەڵەکانی لە سەماوە جوودێک کراکە ئێسک و پرووسکەکان بە شێوازێکی علمی باش هەڵبدرێنەوە بهێنرێنەوە و خۆی لە ڕابردوودا کە نزیکایەتی زۆری لە مەسلەی
سەردانی گۆڕە بە کۆمەڵەکان و کەسوکاری ئەنفال هەبووەوانە سەرۆ کۆمار ئەتوانم بڵم جهودی کردووە بەڵام بە گشتی ئەڵم سیاسەتێکە ناچێتە خزمەت بەدیهێنانی ئەو ئامانجە گەورانەوە و ئێمە هەمومان کەمتر ینی کەسێک نییە ئەوەی کورد بێ ئەوەی دەسەڵاتی هەبێ لە عێراق و لە کوردستان سەبارەت بە پرسی ئەنفال کەم تەرخەمیمان هەیە زوڵمەکە ئەوەندە زۆرە لەسەر خەڵکەکە و داواکاریەکان هەن تا ئێستا بەشی زۆری جێبەجێ نەکراون و ئەمە مەسلەی کەسوکاری ئەنفالەکان نییە ها مەسلەی ئەنفال دەبێت مەسلەی یەکەمی استراتیژی هەموو تاکێکی کورد بێت لە هەر کوێی دنیا چونکە ئەمە مەسلەیە لە هەر کوێی دنیا بابەتەکە نەتەوەییە زیاتر ئەگەر نەتەوەیەک خاوەنی 500,000 کەس بێ 100,000 کەس بێ بڕوا کە قەزیە ئەنفالی هەبێت دەتوانێت دەوڵەت دروستکە ئەگەر خاکیشی نەبێ ئەگەر ئاڵاشی نەبێ ئەگەر هێزی پێشمەرگەشی نەبێ لە هەموو تەجربەی میلەتانی دنیاوا بووە ئێمە ئەنفالمان هەیە کیمیابارانی هەڵەبجەمان هەیە بارزانیەکانمان هەیە فەیلەکانمان هەیە دەیان مەلەفی جینۆسایت کە ئەتوانی هەموو مجتەمەعی دەولی پێشەرمەزارکەی هەموو کۆمەلگای نێودەوڵەتی بێنیتە سەر خەت بۆ ئەوەی بتانی استقرار بۆ نەوەکانی ئایندە زەمانکەی بەڵام ئێمە خۆمان لە 182,000 ئەنفال تا ئێستاکە 3,000 ئێسک و پرۆز ناتێتەوە 10 ساڵی تر خەڵک پرسیارەکە ئەرێ ڕاستە 182,000 هەبوو ئەنفالکرا ئەگەر هەبوو ئەنفالکرا ئەی بۆ نێنرانەوە خۆ عێراقەکە ئێمەش حاکمیتە و حکومێکی دیموکراسیە پەرلەمانتارمان هەیە وەزیرمان هەیە لە وڵاتە دەسەڵاتمان هەیە پرۆسە سیاسیەکە ینی تا ئێستا لەم کابینەی کە محەممەد تۆفیق عەلاوی ڕاستپێرێت قسە لەسەر شەراکەتی کورد کراوە لەم حکوومەتەدا قسە کراوە بەڵام گرنگ ئەوەیە کە متابعی ئەوە بکرێ ببێتە بەشێک لە بڕیار بێتە بەشێک لە بەرنامەی ئەو حکوومەتێک بۆ ئەو ماوە کاتیە و لە ڕاستیشە لە دوای ئەم ئاڵوگۆڕەوە کوردستان ئەبێ خوێندنەوەیەکی نوێی بۆ پرۆسی سیاسی لە عێراق بێ پرۆسەیەکی چونکە گۆڕانکاری ڕیشەیی لە پرۆسی سیاسی لە عێراق لە دوای ئەم فترەیە ڕوو ئەدا کورد دەبێ خۆی بۆ حازر بکەوە بە میکانیزمێکی تازەتر مامەڵە لەگەڵ ینی ئەم مەسلەی نەشەڕ و نەئاشتی و ڕێککەوتن و ڕێک نەکەوتن و پارە بێت و نەوتنانێرم و هەموو ئەمانە مەسلەیەکن چیتر ناچێتە سەر ئەبێ کورد بە استراتیژێکێکی نوێەوە بۆ نمونە مەسلەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم قەزیەی کەرکووک قەزیەی پێشمەرگە قەزیەی ئستحقاقاتی تری ئێمە دەستوری نوێنەرایەتی دیبلۆماسی ئێمە لە سەفارەتەکانی وڵاتان هەموو ئەمانە ئەبێ ببن بە قەزیە لای ئێمە کە بوو بە قەزیە تۆ ئەیدەیتە نوێنەرەکانت لە بەغا فەرمو شەڕی لەسەر کە منیش لە پشتەوە پشتیوانی دەکەم زۆر باشە دکتۆر ئەمیر تۆ کەسێکی ئەکادیمی و مامۆسای زانکۆ تا چەندە بەلاتەوە گرنگە لە پێکهێنانی ئەم کابینێدا محەممەد تۆفیق عەلاوی بێت بۆ کوردستان بەڵێ بەتەکیید زۆر گرنگە بێ ئەم پێم وایە ڕەنگە لە بەرنامەی داهابی سەردانی کوردستان و هێزە ئاساسیەکانی کوردستان بکەکەوانی نوێنەریان هەیە لە بەغدا و پەرلەمانتاریان هەیە بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بە تاکید تەسەوڕ دەکەم لە بەرنامەی داهەبی بێ بەڵام چشکەوە نییە ئەو دێ سەردانی هەرێمی کوردستان دەکات یان سەردانی لایەنە سیاسەکان دەکات هەموو کاتێک فەرق سوود ئەو پەرتکە و زاڵبەیە لە ناو ئێمەیە هەبووە یعنی ئەگەر ئەو بێسەردانی هێز و لایەنە سیاسەکان بکە یان سەردانی تیمێکی هاوبەشی ئامادەکراوە بکە کە بەرنمەیەکیان هەبێ بۆ چۆن و بچ شێوازێک کورد هاوکار بێ و بەشدار بێت لەو حکومەتێکە ئەو لە بەرنمەیدا لە ئەجندای کارەکانی و داخوازەکانی کورتیە بۆ کارنامەکەی ئەوەی کە ئێستا دەگوزارێ کورد ئەو پەلەپەلەی نەکردیە ئەو ئامادەکاری بە پێی پێویست نییە ڕەنگە لێرە و لەوێ چ نوێنەرەکانی کورد لە بەغدا چ لایەن هێز و لایەنە سیاسەکان کەم و زۆر لە پەیوەندیدا بن لەگەڵی و ئاگایان لە مەعادلەکان هەیە بەڵام جارش کە کوگوتم یەکگوتاری نییە یەکڕیزی نییە بە پێی پێویست نییە ئەو قۆناغی کە ئێستا کە زۆر زۆر گرنگە کە ئێمە یەکگوتار بین من پێم وایە دەبێ پەلە بکرێ بە پەلە لایەنە سیاسەکان کۆ ببنەوە و پەرلەمان و حکومەتی هەرێم و سەرۆکایەتی هەرێم ئامادەکاری تەواو بکەن تا ئێستا ژیانی سیاسی و وەزیفەی ئیداری و کارگێڕی وەزیفەی یاساییەکان ئەبجەت هەوەزە ئێمە تا ئێستا لەگەڵ دەوڵەتی عێراق لەگە ئەو کابینەیە چکەم کابی هەر ئەو کابینەیە درێژەی پێدرێت بوو ئەم بەڕێزە
تشکیلی حکوومەتێکی تازە دەکاتەوە لەوە بۆ ئەم خولا ئێمە لە تەفاوز و لەو هێوەربوونەوەیکە لەگە بەڕێز عادل عەبدولمەهدی ڕوویدا لە چ قۆناغێک داین لێەوە دەست پێ دەکەین بەردەوام دەبین یاخود علاوی بەرنامەیەشکی خۆی هەیە و هەموو گفتوگویانە و ئەو بەرەو پێشچوونانە هەبوو لە بین هەرێمی کوردستان و مرکز یاخود عێراق کۆتایی پێدەین و لە سفر وەجارشکە دەست بە تەفاوز دەکرێتەوە بەڕاستی پێویستە ئەو کێشانە یەکلا بکرێتەوە لەگەر علاوی بەرلەوەی کابینەکە وەرگێ بۆ ئێمە بتوانین ئەگەر ئەو داخوازەکانی ئێمە لە کارنامەی خۆی جێ بکاتەوە یاخۆ اتفاقاتێکی دەستنووسە بێ و سەقفێکی زەمەنی شەبێ بۆ ئێمە پشتیوانی تەواوی بکەین بۆی بتوانێت کابینەکەی لە کابینەکەی دەستەکەوتوو بە تشکیلەی کابینەکەی لەو مدە قانونیەکە لە بەردەمیدا پێچی بهێنێ خۆ ئەگەر بە پێویست نەبوو ناتەنە داخوازەکان ئەو کاتێ ئێمە موقفی ئێمە چ دەبی هەڵوێستی ئێمە و بەرنامەی ئێمە چی دەبی ئێمە لە چی معادلەکان دەبین وەکو برای بەڕێز کاک سەلار ئاماژەی پێدا گرنگی ئێمە لە ئیستاوە ئەگەر ئەو لە ئەساسی بە حاسەسەی تەکەتولی پارتە سیاسەکان و هێزلایەنە سیاسەکان و مەسەبوونەتەوەکان حکومەتەکەی تەشکیلنەکە لە ئەساسی تەکنۆقڕات و کەسانی پرۆفشناڵ و ئەکادمی و یەخود اختصاصە جیاجیەکانی عێراق بێ ئەو پێویستە هێزلایەنە سیاسەکان هەم خەڵکی بێلایەنیش لە کوردستان خۆمان ئامادە بکەین بۆی خەڵکی باش و خەڵکی بەتوانە خەڵکی خاوەن ئەزمون خەڵکی خاوەن تەخەسوسی باش و خەڵکی زبانزان لە ڕووی لغەی عەرەبیەوە و خەڵکی ناسرا و ئێمە بتوانین سیڤی تەقدیمکەن بۆی لە کابینەکە نوێنەری زۆر باشمان هەبێ بەداخەوە ئێمە زۆر جار لە تەشکیلاتی هەموو کابینەکانی عێراق و نوێنەرەکانش بە لە پەرلەمانی عێراق پۆستەکانمان خەسار کردووە گرنگە ئەم جارە لەو دەرفەتە پۆستەکان خەسار نەکەین لەسەر ئەساسی مەحسوبێت و منسوبێت و خزم خزبێنەوە باڵێنەوە ماڵ ماڵێنە و حزب حزبێنە لە عێراق ئێمە خەڵک بنێرین بۆ بەغدا گرنگە خەڵکی کوردستان چی پێویستەکە بتوانن نێر ڕاستەقینە بێت لە بەغدا شەڕی گەلی کوردستان بکە بۆ شەڕی داخوازیەکانمان بکە شەڕی دەستوریمان بکە نەک هەر بەس چاوی لۆ بێ هێزلایەنە سیاسەکان و حزبە سیاسیەکان چەند پشتیوانی دەبن ئەو خۆی چە دەور دەبینێ بۆ ئێمە وەکو گەلی کوردستان زۆر گرنگە ئێمە نوێنەری باشمان هەبێت لە بەغدا لەو کابینەکە هەیە دکتۆر ئەمیر بۆ دەبێ ئەمێ دوای سەرنج مەلایانەی دراسە بۆ کراوەمان هەبێ یەکگرتو یەک ڕیز بین ئەمێ دوای سەرنجی بەرنامەکە لە جەنابەت وەربگرم هیچ پێکهاتەیەک لە عێراقدا یەکگرتو یەکگوتار نییە وەکو بەڕێز سالار ئاماژەی پێدا ئەوانیش پەرتن پرسیارەکە وەیە ئەم پەرتیە لە بەرژەوەندی کوردە یاخود لە زەرەریەتی ئەم پەرتی ئەوان ئێمە دەکرێت سوودی لێوەربگرین من لە پێشدا ئاماژەم پێ ناشەرمەوە هەر کاتێک ئەوان یەکگرتوو بوون ئێمە لە ساڵانی ڕابردوو بینیمان چ لە سەردەمی ڕەفراندۆم چ لە پێشودا بەرامبەر بە کەرکووک و ناوچەکانی تر کە یەکگرتوو بوون بەداخەوە لە ئاستی پێویستدا نەبوون بەرامبەر ئێمە هەرتی پێیان کرا بە زۆرینە لە پەرلەمان تیان پەڕاندە ئەو بڕیارانەی کە دژی هەرێمی کوردستان بوو ئێستا ئەو قۆناغە ئێمە ئەگەر پەرتیش بین یەکجار وەکو ئەوان پەردین ئێمە پەرلەمانمان هەیە حکومەتێکی یەکگرتوومان هەیە تا ئاستێکی باش لەسەرەوە لە لۆکاڵی بەڵێ دوو ئیدارەیە یەکگرتوو نیە بەڵام لەسەر مستەوای وەزارەتەکان و حکومەت یەکگرتووە سەرۆکایەتی هەرێممان هەیە دەکرێت ئێمە ئەو فرسەتە واز لە ململانی وەکولایەنە سیاسەکان هەمومان یەک قەنەعات بەلا دروست بێ ئێمە یەکتر تەواو دەکەین یەکتر لە ناو نابین بۆی ئەگەر خطابێکی یەکگرتووی هاوبەشمان هەبێ بەرنامەیەکی معقول دراسە بۆ کراومان هەبێ پێمان دەتوانین جڵەوی ئەسپی خۆمان تاو بدەین و بە جوانترین شێوە جێگە و پێگە و داخوازەکانی گەلی کوردستان لە کارنامەی حکومەتەکەی محەممەد تۆفیق عەلاوی بکەینەوە دکتۆر ئەمیر نامیق مامۆستای زانکۆ سوپاس بۆ تۆ کە لە هەولێرەوە لەگەڵماندا بووی بەڕێز سالار مەحموود ڕایشکاری سەر و کۆمار سوپاس بۆ جەناب زۆر سوپاس هەر بژێ ئێوەش خواتان لەگەڵ